پارتیش بەڵام لە دواتردا پارتی بڕیاری ئەوەی داوە کە بەشدار بێت و بەشداری لە هەڵبژارنەکاندا لە پارێزگای کەرکووکیشدا ئەویش بەشدار بێت. من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم حەسەن شێخانی بەرپرسی ماڵبەندی بزوتناوە لە کەرکووک. ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک حەسەن سپاس بۆ ئامادەبوونت لا نەوەت خوڵک لەگەڵمان بوویت، بەڵام چۆن بڕیاردرا ئەم لیستە هاوبەشە لە نێوان حیزبە کوردیەکان لە پارێزگای کەرکووک دروست بکرێت؟ سپاس بۆ جنابەت بەهارخان و بینەرانی خۆشەویست. زۆر ڕێزومەیە ئەگەر بە کۆنترۆل بێنە من دەنگی خۆم دووبارە ئەبیسمەوە ڕتمی قسەکان لێت تێگەدا ئەگەر چارەسەری بکەن زۆر سوپاسانەکەم. بەڵێ گەر هاوکارانم هاوکاری کاک حەسەن بکەن و کێشەکەی بۆ چارەسەر بکەن بۆی گفتوگۆکەمان بەردەوامی هەبێت. ئەگەر ئێستا بەباشی گوێت لە من بێ کاک حەسەن ئەگەر لە پرسیارەکەم تێگەشتێتی من باسم لەوە کرد کە چۆن بڕیاردرا لە نێوان حیزبە کوردیەکاندا لە پارێزگای کەرکووک بە یەک لیست بەشداری هەڵبژارنەکان بکەن. بەڵێ ئێمە ینی بەشداریکردن و یەکلیستی و یەک ڕیزی نەتەوەی کورد لەم شارە فرەپێکاتە بە ئەرکێکی ئاینی وەک حزبە ئیسلامیەکان و ئەرکێکی نیشتیمانی وەکو حزبەکانی دیکە و ئەرکێکی ئەخلاقیش بەرامبەر ئەو بزاوی ڕزگاری خوازی گەلەکەمان کە گۆماوی خوێنماندا و هەزارها قوربانیمان داوە ئەمە کەمترین شتە بەرامبەر بە شەیدەکانمان بکرێت کەوا یەک ڕیز بین بۆ ئەوەی دەنگی کورد لەم ناوچان نەفەوتیەوە. ئەمە ئەزمونێکی تاڵمانەیە لە ساڵانی ڕابردوو هەر هەڵبژارنێکرا بێ لە 2014 ئەوانە بە هەزارها دەنگمان سوتاوە چەند کورسێکمان لە کیستاوە هەوڵمان داوە لە هەموو لایەنەکان بتوانی بگەینە ڕێکەوتنیەکەوە ئەم جارە دەنگی کورد نەفەوتێ چکە ئەم جارە یاسای هەڵبژارنەکان بە شێوازی داڕێژراوە دەنگکە بۆ لیستەکان ناڕوە و هەر کاندیدێک دەنگێ زۆر بێنێ و دانگی هەر لە هەمان نەتەوە کەمتر بێنێ ئەوە چەند هەزار دەنگی ئەفەوتی و دووەم کەسیان ناچنە سەرەوە بۆ باڵێن بۆ ئەردان پەرلەمانی لەبەرەوە ئەم جارە سەرۆکی لیستیشی تیانە بە سەرۆک قەڵاری تایە بۆی سەرۆک لیستی تیانێ بۆ ئەو زۆرنی دەنگکان نەبا و ئەبێ شێوازی ڕێکەوتن هەبێ لە نێوان لایەنەکانە. ئێمە ئەزانین کەرکووک کراوەتە زیە زۆنۆ زۆنێکەوە هەمووی کوردەوە پێچ کورسیە زۆنێ تێکەڵاومانەیە 4 کورسیە پێکاتی تورکمان و عەرەبی تایە زۆنێکی دیکەمان زیاتر عەرەبن کە حەویجە و ڕیاض ئەوە 3 کورسیە زیاتر ململانەکەمان کەوتۆدەن ئەو ناوەندەی ئەو زۆنەی کەوا کورد و عەرەب و تورکمان تایە کە ئێمە بە حیسابی خۆمان وەک حیزبە کوردستانەکان تقریبا نرخی 2 کورسیمان هەیە لەو زۆنە بەشەکانی دیکەی تورکمان و عەرەب ئەگەر هەیە کورسیەکی بەرن بەس ئەمە ئەبێ بە یەکریزی بکرێ بە ڕێکەوتن بێ لە نێوان هەموو لایەنەکان. بەڵێ کاک حەسەن مەبەستم لەوە بوو کە لە ئێستادا گەیشتونەتەوە بڕیارە حیزبە کوردیەکان کە بە یەک لیستی هاوبەش لە پارێزگای کەرکووکدا بەشداری هەڵبژارنەکان بکەن کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە زۆرترین رەخنە لەو حیزبانە دەگیرە کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و بەرپرسیارن لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە پارێزگای کەرکووکدا. بەڵام ئێستا چی وای کرد زیاتر ئەم بڕیارە بدەن؟ بەڵێ ئێمە ینی ئەرکێکی نیشتیمانیمان لەسەر لە ینی ئێمە وەکو عەرزم کردن لە سەرەتای ئەم چاوپێکەوتنە ئێمە وازدە و جۆرە مزایدە و جۆرە ڕقنە و جۆر ئەوە بێرین ئێمە ئێستا بەرامبەر ینی نەمانی یا شێوازێکی تعریبی نوێ یا تەشەیعکردنی شارەکەین کاتی ئەوە نییە ئێمە لەو شتەلاوەکیانە ئەو جەدەلیەکەوە ناو لە نێوان حیزبە کوردستانیەکانەیە ئەو ململانەیەکەوە لە نێو حیزبە کوردستانەکانی لە کوردستان ڕەنگ بداتەوە لە کەرکووک زۆر جێگەی داخە ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە چەنای 4 ساڵ کە ئەوەی لە بەغا لە ساولێر و سێمانی بۆ ئەو ململانەیە ڕەنگی داوەتەوە لە بەغدا و لە کەرکووکیش کە ئەبوایە لێرە سەنگەری نەتەوەی کورد یەک بووایە پتەوتر بووایە تۆکمەتر بووایە بەڵام ئێمە تەماشاکەن ئێستا لە بەغدا ئەندام پەلامەکانمان بە چەند ینی ڕتمێک کارەکەن ئەوە لە کەرکووک چەند هەڵبژانی پێشووتر بە چەند لیستێ دابەزیونە بە ئەم جارە هەوڵ بدەین کەوا حیزبە گەورەکان زیاتر عەتایانە بێ زیاتر ئەوان تەنازولکەن لە چەند ئیمتیازاتێکایانە بۆ ئەوەی ئەگەر ڕێکەوتنی گشتی نەبێ ئەو خەڵکانی کەوا دەنگ ئەدەن بۆ نمونە ئەو زۆنەی زیاتر کوردە و زیاتر یەکێتی و پارتین ئەگەر حیزبەکانی دیکە لە زۆنەکەی تێکەڵاوە کە بەشداری پێ نەکرێن ئێمە ئەگەر ئێوە دانین ئەو حیزبانە تۆڵە بکەنەوە و نەچن بۆ بژاردن و ئێمە ئازانی ڕۆ لە دوای ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردنە کەمترێ بێ یان ئەو بێمتمانەیی کەوا نێوان هاوڵاتیان دروست بووە بۆ پرۆسەی سیاسی بۆ پرۆسەی هەڵبژاردن بۆ پرۆسەی ئەمنی بۆ پرۆسەی هەموو بابەتەکان کە لە ئەوەی کە ئابووریە و کە ئەوەی بوجەیە و موچەیە و ینی خەڵک
وای تۆ متمانە ئێستا نە بە حزب ماوە نە بە سیاسەتی دەوڵەتی عێراق ماوە نە سەروەری عێراق ئەوەی ماوەتیا یعنی هیچ متمانەیە نەماوە کەوا ئیم دێنا هاوڵاتیان بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکان تەنها یەکریزی نەوتەوەی کورد نەبێ لەم قۆناغەیە بە تایبەت لەبەرەوە عەرزم کردن ئێمە لەم قۆناغەیە مەترسیەکەی وەتانی لەوانەیە بە دەستی خۆمان زۆر جار وا بکەین کەسێ دەنگێکی زۆر بێنێ کەسی دۆم دەنگ کەم بێنێ دەنگە زۆرەکەی ئەو بۆ نمونە دوو کاندیدمانی چوار کاندیدمانی دانێکیان 100,000 دەنگێناوە دانێکی 50,000 دانێک 40,000 دەنگێناوە خۆی نیسابی کورسێکی 6,000 دەنگە ئەو 40,000 دەنگە ئەگەر دابش بکرێ بەسەر ئەم دوو کەسەکە دیکە هەرسێکیان ئەچون بۆ پەرلەمان بۆ سەرەوە بەڵام ئەو ڕات و 30,000 دەنگی ئەسووتێت لەبەرەوە تەنانەت ئێمە بێ ڕێکەوتین ڕێکەوین لەگەڵ لەسەر ناوچەکانیش هەر ناوچەیە چەند دەنگی تایە و دەنگ بدەنە چی کاندیدێک بۆ ئەوەی تەواوەتی ئەم بتوانین لەم قۆناغەیە 7 کورسی بەدەست بێنین وەکو نەتەوەی کورد ئەو مێژوەی کە کورد هەیبووە لە سەراتای مێژووە لە سەرەتای مێژوەکان تا ئەمڕۆ لە کەرکووکە ئێمە ئەتوانین ئەوە ئیسباتکەین کە کورد زۆرینەیە بۆ پۆستی پارێزگا و پۆستەکانی دیکە ئێمە خۆمان بیگەڕێنەوە کە دەستماندا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە و ئەو ڕەخنانەیشە هەبووە کە مەسەن لەوانی کە ئەو حیزبانی رەماون و ئەو حیزبانیان هەردووگیشی هەر ئەوە ینی بۆچوونی ئەو حیزبانتانە ئەوەی لەناو لێرەدا لە ئێستادا کە زۆربەی حیزبە کوردیەکان بەشداری لەم لیستە هاوبەشەدا دەکەن سەبارەت بەوەی ئێستا بارەگای ئەو حیزبانە بەڵێ کاک حەسەن لە ئێستادا ئەوەی ئەم حیزبانی کە لە ئێستادا زۆربیان بەشداری لەم لیستە هاوبەشەدا دەکەن ئەندامیان هەیە ئەندامی پەرلەمانی عراقیان هەیە بەڵام لەوێ یەکڕیز نین لە پەرلەماندا بەڵام بۆچی بۆ هەڵبژاردننی عراق لێرە یەک لیستن ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وەکو عەرزم کرد دیارە ینی خۆمە ئێمە ئەگە یەکلیز نەبین ئەکید ینی کورسیە دوان بدۆڕێنین و لەم قۆناغەیشە دیارە دوو پێکاتەکەی دیکە و بەغدا و لە وڵاتانی ئیقلیمیش ئەیانەوێ ئەوە بسلیم ئایا کورد زۆرینەیە لەم شار یا کەمینەیە ئەوان دەڵێن تا کورد دەسەڵاتدار بووە لەم شارە تەزویری کردە و دزی کردە و دزی کرد ئەوان زۆری نەبوونە بەڵام ئێمە لە هەڵبژانی پێشوو خۆ کورد لەم شار دەسەڵاتدار نەبوو هەر لەژێر کێفی دوای 16 ئۆکتۆبر لە 2010 کورد 6 کورسیە ناوە و حوتیشیە نەک 6 کورسی ئێمە 6 کورسی یەکێتیمانەیە بەڵام کورسیەکمانیشەیە دەنگدراوە بە کەسێک کە لەسەر حیسابی کەڕ حساب کراوە ئەوش پارتی دموکراتی کوردستان دەنگیان پێداوە ئێستا ئێمە خاوەنی 7 کورسین لە کەرکووکە بەڵام ناتەبایی ماڵی کورد وای کردو لەم شارە کاوا جوان نەتوانن داکۆی کارێکی باش بن لە مافەکانی نەتەوەی کورد و شایستەی دارایی کورد شایستەی ئاوەدانکردنەوەی ناوچە کوردیەکان و ئەو بابەتانی کەوا ئیسە بۆتە ململانی نێو حیزبە باڵێن بەغدا و هەولێر بۆ چارەسەرگرنی کێشەکانی کەرکووک باشە کاک حەسن سەبارەت بەوەی کە پارتی لە هەڵبژاردننی پێشوشدا بەشداری نەکرد لە ئێستادا کە پارتی باس لەوە دەکرا بنەی دەویست بەشداری بکات بیانووی چی بوو چۆن داوا کراوە لەوەی کە بەشداری بکات بۆ نەی دەویست بەشداری بکات لە پارێزگای کەرکووکدا وڵای پرسیارە ئاراسی خۆیان بکرێ بەڵام وەکو خوێندنەوەی ئێمە ئەو پارتی تێڕامانی و نەزرەی پارتی و ڕوویای پارتی بەرامبەر دۆخی کەرکووک و ناوچە داڕێڕەکان ئەو بەداگی ینی ئەڵێ داگیر کراوە و بیلفعل و ئەبی ئەم ناوچانە ینی ژووری هاوبەش بێ چکەم ناوچەیەکی ناکۆکی لەسەرە ینی لە قانونە پێڵێن ئەموان مشاعە یعنی ئەمە دوو مافی لەسەر مافی هەرێمی کوردستانی لەسەر و مافی حکومەتی بەغاش لەسەر ئێستا بەس ئەم ناوچانیان حکومەتی عێراق و بەڕێوە برێ ینی نابێ ئێمە بۆستین تەنها لە هەڵبژاردن و بابەتی موچە و بوجە و بابەتانە ئێمە قەزەیەکمانەیە بەغات کێشەی بەغاوەتانێ و کێشەی وڵاتانی دەروبەرەوەتانە وەکو چۆن ئەڵێ وەکو کێشەیەک سەرێشەیە تەماشای دۆزی کوردەکەن بەڵام ئێمە خاوەن خەزیەکین داواکارێکی ئێمە بەس ئەوە نییە تەنها ناوچە داڕێوەکانش بێ ئێمە چەندەهای چەند ساڵە ئەمە نزگەی 100 ساڵە وڵاتەکەمان تووشی تعریب و تووشی وێرانکاری و کیماباران و ئەنفال و وێرانکاری دەبێتەوە نابێ ئێمە تەنها لەسەرەوە بکەین بۆ ئیمڕۆ لەم قۆناغەیە یەک بوونە بۆ جارتر جاران یەک نەبوونە لەبەرەوەی دۆخێکە بووە دوای 16 ئۆکتۆبەر لەم ناوچانە خوڵقاوە و ئەو ناوچەیە حقیقەت وەکو زەربازگە مامەڵی لەگەڵاکرێ ئەم شارە ئەبی ئاسایی بکرێتەوە بۆ دەنگدەری کورد متمانەی تەواوی هەبێ بڕوا بۆ دەنگدان ئێمە ئەزانین لێرەیە ئێستا شارەکە سەربازگەیەکە وەلایەن حاکمێکی عەسکەریەوە بڕێوە برێن نەک لایەن پارێزگاوە و ئەبێ ئەوەی کە مافی ڕەوای کووردە عەلەقە بتوانین پارێزگا بگەڕێینەوە بۆ ئەم شارە کە ئەمە وەکو ئیستحقاقی ئینتخابی لەگەڵ بەشداریکردنی پێکاتەکانی دیکە بۆ ئیداری شارەکە بتوانین ئیدارەیەکی هاوبەش دروستکەین بەلەفی ئەمنیتیایە بەشدار بین ئەو ڕێکەوتانی نێوان هەرێم و بەغدایە
بۆ دروستنی 6 ناوەند لە ڕەبیعە و تاکو خانەقین ئەوە کارا بکرێتەوە بەڵام بەغدا جێگەی داغ خۆی ئەدزیێتەوە لایەنەکان پاڵەپەنسوویەکی تەواو لەسەر کازمیەکەن کازمینە ئەدان پەرلەمانیە نە کورتەیە نە میلیشیایە ڕاستە پاڵبشتی ئەمریکا و ئەوروپا وڵاتەکانی خەلیج و خەڵکی زۆر لەوان کازمی کەسێکی وانە بڕیار بەدەست بێ لەگەڵ کورددا ڕێکەوەی ئەم ناوچانە بە تەواوەتی ڕێخات و بتوانانی هەڵبژاردنێکی تەندروست و چاک بکەین بتمانەی هاوڵاتیانی کورد و پێکاتەکانی دیکەیتە بەدەست بێنین. بەڵێ سپاس بۆ حەسەن شێخانی.